بود یاسین هادی معمل چشبیت آموزای من وەکو دیارە نەخۆش بیت ئەوە بینەوە دەستۆدا پەقی ئەو جا هەتا ئێستاش دیار نییە کە ئایا ئۆکسیژنە نادەسەدا پەقی شتێکە لە نادەسیدا پەقی تێدەگەیت دیار نییە ئەمە شتمان کرد یەکسەر برمانە ڕۆژئەوە نەقلی لێرە مامان کرد لێرەش هەر لەوێ قاچی خۆی لەدەستداوە اینەما لێرە عملیاتمان کرد ئێستاش ئەلحەمدولە دۆخی باشە بەڵام دوای سێ ڕۆژی تر ئیشەڵڵا عملیاتی دیکە بوو دەکرێت لە بن چوو یعنی بڵێم عملیاتی دیکە بوو دەکرێت پێەکەی پێ دەڵێن عملیاتی وەکو دەڵێن بۆ ئەوەی جوانتر کاویە پێ دەڵێن عملیاتی کاویە تێدەگەی بۆ ئەوەی قاچی وەکو دەڵێن سبەی دوو لە مستەقبل بتوانیتن پێکی لاستیک تێدەگەی ببەستن یعنی ئێستا بە تەواوەتی قاچەکەی لەدەستداوە ولی ئەرێوڵە قاچی خۆی لەدەستداوە و شتەکەش دیارە لە بن چووکی خۆرە 15 سانتیم قاچی وای نەماوە هیچ قاچ ڕاستیەتی یعنی قاچە بەڵێ قاچی ڕاستەیە ئەرێوڵە نەکوادی کودی لاشەوی من خۆ تەماشەم کە لاشەوە هەموو ساق سەلامەتە الحەمدلله دیار نییە چ ناو دەستی دەکەوێتەوە هەتا ئێستا دیار نییە ئەرێوڵە